باشی سلامتی کاگەزگارە من قادر نادرم دەسووی تەلەفۆن دەکەم. چۆنی کاک قادر باشی؟ وەڵی باشمە، تو چۆنی؟ وەڵام منیش باشم نەخوازە زیادە. کاتێ هەژنۆ دەقا ئەم دە ڕەحمەت لێ بگرین. بفەرموو. کاک ڕزگار تۆ دوێنێ ینی لە ناو گروپێک دینترا کە خەڵک ینی هەمومان شۆک دایگرتین یان چاوەڕێ نەبووین. ینی بۆ خۆت دەزانی نەدەبوایە ئەو لێدوانە دابایە کە تو داوای شکاندنی بایکۆت بکەی لە مامۆستایان بێ ئەوەی ئەو دەسەڵاتە 4 مانگە هیچ داخوازێکیان بۆ ینی هەر جوابیان دەنەوە هەر لەگەڵیان دابنیشن وەکو ڕێزگرتن ینی بە جیرفانی بەتاڵەوە بچنەوە. ینی چۆن بوو کەتە ناو بەڕایمە ئەوە هەڵەیەکی گەورە بوو کە یعنی لە بەرام بەڕێزت ئەنجامتدا. کۆمنتت چی لەسەرەوەی؟ وەڵا کاک قادر من بە هەڵەی نازانم، چونکە ئەوەڵان مامۆستایان دانیشتم لەگەڵا کردوون و لەسەر داوای خۆشیان. کام گروپ ببورە مامۆستا نازانم چکۆ ئێستا بەدیتت بە هەزاران مامۆستا لە سەجادەیە. بەڵێ مامۆستا سۆسیکە خۆ ئەو مامۆستا تۆ 20,000 مامۆستا ناچی دانیشی لەگەڵیات. کۆمەڵێک دێن 4 پیاوی پیاوانە دێن لە ئەڵەی کاکە ئێوە حەلی ئەم مشکلەی ئێمە لە ڕووی قانونیەوە چۆنەکرێ. ئەخر کاک ڕزگار بەس ببوو. بەڵێ لە تۆ جەنابەت گرت من بۆ دوو نەکەمەوە، من بوونکردنەوە دەدەمێ. یەکەم من خۆم ئامادەی مزاهراتی مامۆستایان بوو. بەڵێ ماوەی پێشێستا. ئێستاش ئێمە بە مامۆستامان نەوتووە ئێوە مزاهرە مەکەن، ئێوە داوای ماف مەکەن. ئەوانیش و هەموو فەرمانبەرانیش حەقی خۆیان هەیە ئەبێ ئەم داوایە بەردەوام بێت. بەڵام ئێمە باسی لە بەردەمی دوو بەرژەوەندیان کاک قادر جەنابەت پیاوێکی ڕۆشنبیریت، سپاس ئەعلانەیەکی سەرکەوتووشیت، مەمنون، وەڕەخنەگرێکی باشیشیت. بەڵێ زۆریشم پێخۆشە ئەم تەلەفۆنت کرد. بەڵێ سپاس دەکەم. ئەم بابەتە تەنها پەیوەندی بە دوو لایەنەوە هەیە. یەکێکیان مناڵانی هەژارە. بەڵێ کاک قادر مناڵانی بەشێک لەوانەشی کە سەرپەرشتی ئەم خۆپیشاندانانە ئەکەن لە خوێندنگاهلیەکانن هەر خۆیان، نە دەوڵەمەنەکان نە ئەوانەی تر. بەڵام مناڵانی فەقیر کە لە خوێندنگا عادیەکانن هەموو تووشی بەشێک لە هینیش بوون، بەشێک لە ئەزمەیەکی حتا کۆمەڵایەتی لە ناو ماڵی خۆیانە. ئەوەی دوو منداڵی هەیە و سێ منداڵی هەیە و یعنی جۆرێک مەکتەب خۆ دەزانی هەر بۆ خوێندنەکە نییە، تەربیەشە لەگەڵیا، پەروەردەیە لەگەڵیا. مناڵان ئێستا کۆمەڵایەتێکەشی. اینجا ئێمە کە ئەم داوایەمان کردووە، داوایەکە ئەڵێن کاکە بایکۆت بشتێنن بەقەدەر ئەوەندەی کە ئەتوانی، ئەوەندەی کە دیتە ناو بازار بچۆرە مەکتەبەکە با بە نەسیحەتی تەلەبەکان بکە، بڵێ ئەها ئەم حکوومەتە چەند خراپە، ئێوە کە گەورە بوون حکوومەتێکی باش بکەن. ئەها حکوومەت نابێ بەم جۆرە بێت، ئەها حکوومەت نابێ موچەی خەڵک ببڕێ، ئەها حکوومەت نابێ ئەگەر مامۆستا ئەمە پەروەردە نەکا ئەم جیلە تا قادر هەرە بێ لێەوە دەست دەکرێ، هەرە بێ لە مەکتەبەوە دەست بدێت. تۆ بزانە ئەوە تاریخ زۆر نمونانەیەکیایە. بەڵام لەم کاتا ئێمە من کە ئەو چەند کەسە لەگەڵ ئەو چەند کەسە نازانینەکەش تێک دەچێت، نازانم دەنگەکە نانە نۆرمالە لای من نۆرمالە کاک ڕزگار. وەڵای من لای من زۆر ئەبێتە لای بەس تۆ قسە دەکەی تۆ ئێمە من کە کاک قادر من قەت لەوە پەشیمان نیم، قەت لەوە پەشیمان نیم بەرگری لە مەسئلەی بەردەوامبوونی پرۆسەی پەروەردە و زانستی بکرێت. ئەمما حکوومەت فاسیدە مجریمە ئەمەیە ئەوەیە من ئێمە تەڵەبێکە تەڵەبێکی اختیاریە. مامۆستا ئەرە هەر بابەتی خەرەبابی ئازادی ڕێیەوە هیچی تێدا هەیە. یعنی بۆچی ئەوە هینێکم پێنی دوایی بۆ تەنێرم نسخەیەک کۆمونیستی کرێکاری شتێکیان نووسی بوو، یعنی قسەی ناشرین بێمەعنا، ناشرین بەقەدەر خۆیان ناشرین. ڕەدێکم بۆ نووسینەوە بلیش خۆ من ڕەدی خەڵک نایەمەوە زۆر بەسەوە ڕەدە بۆ ڕەدێکی مۆزوعی بدەمەوە کە کاکە ئێوە نوێنەرایەتی هەژاران ناکەن بە قوربان.
نێنەراتی ئێمە داوامان کردووە مناڵی هەژار بایکۆتەکان بشکێندێت فقط بۆ ئەوان بچۆ مامۆستاگیان تۆ بەیانی سەعات بڕۆ دەرسی خۆت بڵێرەوە بچۆ کۆمەڵێک لەگەڵ ئەو مادەی کە ئێڵێیتەوە کۆمەڵێک تەوجیهاتی زانستی لەسەر حکمی دروست و ڕەشید بدە بەکان دوایی وەرەوە بچۆرە بۆ مزاهرە کاک ڕزگار ئەمەنیەتی منە سید کە قادرجان نە حکوومەت بەما پشتی بەهێزە بێ ئێمە ئەم قسەیە بکەین نە مامۆستاکانیش ئەڕوخێن دەما مامۆستا کەس پێی نەوتون کیفی خۆتانە حتی خەریکی مزاهرەی خۆتان بن بەڵام ئێمە ئەمە تەرحێکە ئەمە ڕەئیەکە باشی ناکرێت حەلی وەسەط هەبێن لە بینی دووشتا لە بینی ئەوەشی تۆ داوای حەقیش بکەیت ئەم بابەتە کا قادرجان بڕاتە بێ ئەم حکوومەتە ئێمە نەجو ئەگرێت و ئەم حکوومەتە چۆنەڵی بە شێوەیەکی تاریع هاتووە ئەبێ بە شێوەیەکی تاریع بڕوە بە مزاهرەی سەرجادە و حکمی مەدەنی ئەبێ لە وڵاتێکی دیموکراسیە کە وەزارەتێک کە حکوومەتێک ناتوانێت بە ئەرکەکانی هەستە ئیستیقالاکە کا قادرجانەوە من دەمێکەوە باش تێگەم خۆ ئێمە باسی چیەکەین ئەمە بەڵام قسەکانی من ئەگەر مامۆستایان ئەگەر ڕۆشنبیران ئەگەر ئەوانەی وەکو جەنابتانی ئەعلامی بەغەڵت لێی تێگەشت بێتن یا بەغەڵت لێکی بدەنەوە ئەوە ناحەقیە ئەینا بابەتەکەی من بەس داوا لەوە کە ماڵێم کاکە من لەگەڵ مامۆستایان دەت جەلسە دانیشتوو چی بکەین چی بیر بێتەوە بە حکوومەت بڵێ بە حکوومەت جوێینێ و نابیسێت باشە لەم بەینا تۆ لە بینی دوو مەسلحەتای مەسلحەتێکیان هی مناڵەکانە کە ناڕێژارانە مەسلحەتێکیشان مەسلحەی منە من قوبەیەکیان منە مامۆستایان من کا قادر ساڵێک و 7 مانگە من ڕاتم وەرنەگرتووە خۆم بۆ معلوماتت بۆ وەرت نەگرتووە کاک بۆ وەرم نەگرتووە شکاتم لە حکوومەت کردووە معاشیان بڕیوی بالمقابل نە ئەی بۆ وەرنە معاشەکەیان ناقانونیە ناوسوڵیە منی شکاتم لێ کردوون ئێستا تا ئێستا قەزێکم لە محکەمەی تەمیزە بەس کاک ڕزگار بین کاک ڕزگار چیە من ئەم قسەیە ڕەنگە هەر بۆ تۆی باس بکەم بە وەکو شتی شەخسی ئاخر ئەوە بۆ بڵاوکردنەوەی کاک ڕزگار ئەوە بۆ بڵاوکردنەوە بڵاوی کەرەوە کاک ڕزگار دەزانیت جێت خۆی قەوس بەڕێزت وە زۆر خەڵکی تریش دەسەڵاتیش بەغەڵەت تێم مەگە هەمان ئەو تەفسیرەی تو دەڵێ کە 150 وایە مناڵی فەقیر بێبەش بۆ مامۆستایان دەبی بچنە دەوام و شێوازی خۆیان ئەو بکەن بەس ئەوە نیوەی بەرداغەکەیە نیوەی کە مامۆستا لە بینی دوو مەسلحەتە لە بینی دوو زەرەراین ئەزانم نانا لەبەردەستایە ئەزانین چیە خوێنین زەرەری ئەخەف و زەرەری ئەشەد ئێمە لە بینی دوو زیانین کاک ڕزگار توانم وەڵام بدەمەوە نەک وەڵام یعنی سەرنجێک بدەم 4 مانگە مامۆستا لە سەجادەیە پێشترێش بە خۆ دەزانی بە تایبەتی لە دەڤەری سلێمانی بەردەوام لەو دەڤەرەی بەگشتی هەموو شار و شارستکان خەڵک دێتە سەجادەی ئەو دەسەڵاتە تەقەی سەری دێتن خەڵک لەو پڕی وەزع خراپیە نەبەرپرسەک دیتت مەسرور بارزان لێ ڕادستە کرد منداڵەکەی خۆی بەڵام قەت ڕۆژێک لە ڕۆژان ناچی لەگە وەف دەچی مامۆستایان دابنیشتن بڵێ کاکە هەر مشکلەتان چیە جیان لێ ڕابگری چۆن خەڵکانێکی وەکو ئێوە کە نوخبەی هەرە باڵا و دادوەرن و نوخبەی کەسایەتی دیاری کوردستانن داوای شکاندن بەبێ ئەوە شکستێکی گەورەیە ئاخر پێشتریش کاک ڕزگار من هەردوو دیوەکەی بینم بەڵام جەنابەت ئێستا نانامیش هەردوو دیوەکەی دەبینم کاک ڕزگار تخوا یعنی لە 2010 بیان 19 بوو ئاوە مامۆستایان گریان چوونەوە ژوورەکان لەبەرەوەی دەسەڵات جێ لێ ڕانەگرتن ئەو وڵاتە وێران بووە خۆ هەر مناڵ نییە ئەی گیرفانی وەزع خراپی ئەو دەسەڵاتە درێت 3 مانگە 4 مانگە دەستنەوە تەواو با هەر وە بکەن وەچی مەسعود بارزانی گوتنی بە هەر هەڵپەڕن بۆ خۆی ئەوە ڕەئیانە ئەبێ خەڵک میتۆدش کە ببینتەوە ئیرادەی بەبێ دەستکەوت نەچنەوە من هەموو شتێکیش قوربانی دەوێت من لەگەڵ ئەو برایانە دانیشتوم چەند جارێک بەڵام بەخوا هەر بابزانم بەزەی گلەین کاک ڕزگار دەبایە بەلای کەم 1-2 جار لەو 4 مانگەی بچوو بنە ناوخۆ پیشان دەران کاکە بەعەرزت من پێم وتومە ئێوە من حەز ناکەم بە شکستی بڕۆنەوە ناو پۆلی خوێندن ئەمە شکستە بۆ معارەزە بەگشتی لە کوردستانە ئەمەی ئێوە ئەیکان معارەزەیە
معارضەیەکی مەدەنی تاتەسەر لە سوسیال میدیا وتو مەسیرکە نەوازەختان لەسەر بێت مامۆستایان لە ئەنجامی سزا و نازانم چی بچنەوە من حەز ناکەم لە ئەنجامی سزا مامۆستا بچێتەوە پۆل حتا من داوام کرد وتم داواکەم ئەم کەس سزا نەدرێت ئەوەشی بەتەمان سزای بدەن کەس سزا نەدرێت داوامان کردێمە ئەو برادرانە ئێمە من حەز ناکەم مامۆستاکان بەدەستی بەتاڵ و بەبێ لە ئەنجام و ترسی سزایە بچنەوە قاعی ئەوم قەت حەز لێ نییە بۆیە من داوا مەسەلەن تۆشم دەستکەوتایە پێم ئەوتێ مۆرەکە قادر تا ئێمە بڵێن کاکە ئێوە لەبەر خاتری کۆمەڵێک لەوانەی تر لەبەر ترسی سزاوە لەبەر حکوومەت با ئێمە ئەمانەوەی پرۆسەی خوێندنەکە بەردەوام بکەین چونکە هەمووی دوو سێ مانگی ماوە ئەم دوو سێ مانگە چوار مانگە توانن تەعویزی بکەنەوە ساڵەکەی پێ بەرنە سەر دوایی کەس دەستی نەکردووی تۆ بەردەوامی لە مزاهراتی خۆتە ئیجا من ئەم غایەم بەدەستەوەیە با مامۆستایان بە قسەم نەکەن قەیچێکە کەیفی خۆیانە ئەوە ئاساتە هیچ شتێکی تێدا نییە ئەو بەم بابەتە من ئێستاش بە درستی دەزانم کە مامۆستا شکۆی نەشکێت لە ئەنجامی ترس و لە ئەنجامی سزا و ئیدارە و میدارە نەچێتەوە ژووری خوێندن ئەوەش لایەنێکی مامۆستاکانە بکە قادرجان بەس ئیتر ئێمە هەندێک جارە کەوینە جێت تەسیری عاتیفە ئەکەوینە جێت تەسیرێک سەیری هین ئێمە من لەگەڵ مامۆستایانم قابلە پێدەڵێم دووبارەی ناکەمەوە بەڵام ئەم بابەتە بابەتێکی مەوزوعیانەیە بيني دو زيانة بيني دو مثل برجوندية الضرر الأخف الضرر الأشد بله لبيني أبيت ودفعي ضرري أشد كيف ضرر أما أبي أواهي لمحاولة أنا وكو قانون باسيك أو كو شريعة باسيك إما أزانين معقولة يعني من ناس أنا ما مساحة بارينية خوي زور زوري قريب بستكان بله زوري عن الشاركاني دروي شاركانه باشا ما مساعد بس 100 دينار شلون بالرابط بين جون درس بليتو مع العلم زورك لما مستعد بهو يقري بس تيوا يشوت مديري يا باشا بوشي تعيني ناكي بله بس كاغرزغار ازان بعرفكم تخايك شتيك انك كشم لي ببوراي وحزك شتيك بله تصورك لاوازي فكري ما مستعد لسرتا ولا هذه تيسو لەوانەوە ڕەنگە بە عەزێشت دروست بوو ئەزانیت شەڕێکە کرا لە بینی ئەوەی کێ ئینتیما بکە بۆ پارتی و کێ ئینتیما بکە بۆ یەکێتی تاوەکو بێ بە مدیر و بێ بە معاون مدیر مامۆستاقات بەس ئێستا مە قسە لەسەر ئێستا دەکەین کاکرزگار ئێمە قسە لەسەر باباسی نەچینە ناو ئەو بردەکاریانەوە بەڵام ئێمە لێرە باشە من لە تۆ پرسم بدێت پرسیارێکم لێکم ئەوم جوابەی تۆ پێم خۆشە بێت تۆ رازید بەوەی پرۆسەی پەروەردە و خوێندنی ناوان وەستەیانە یا جوابیانە کاگرزگار تخوا ئاخر ئەگە بوارم بدەی ئەمن وەڵامت دەمەوە سوپاست دەکەم ئێمە هەردووکمان لە یەک تێگەشتوین ئەزانم بەو خوایە تۆش دەزانی من چیڵم بەزانی کاگرزگار با وەڵامەکت دەمەوە تخوا یعنی من و تۆ دیوەک زیاتر تەڕعت کردیە لە ئەوەکەی ئەویتر یعنی وەکو گوتم 4 مانگ مامۆستا لە سەجادەی بێ ئێوە دەڵێن بڕۆنەوە بەبێ ئەوەی ئەو دەسەڵاتە گیان لێ ڕابگری بایکۆت بشکێنی یعنی حکوومەت ئێستا بە چ تێکەچی بەس ئاخر کە چۆوە یعنی بایکۆت شکا ئەوان بایکۆتیان کردیە خۆی دروشمەکەیان بایکۆت کاگرزگار تخوا با وەڵامەکت دەمەوە ناخر هەموو شدوە کاگرزگار تخوا لەو سویدەش هیچی لە ترق و مواصلات گرنگتر هەیە کاکەم بەڵێ نەنا لەو سویدەش ماوەیەک لەمەوبەر هەموو سایقی شەمەندەفەرەکانمانیان گرت گەورەترینش چێشە لە فەڕەنسا هەمان شت یعنی تۆ مانگ دەگری بێگومان لەسەر حیسابی کۆمەلگایەک وڵاتەکە دەبێتن هورە فەڕەنسا 4 مانگ بوو بە زەبروز هەنگ کوتە کۆتایی هات خۆ لەو وڵاتە نە بە بڕوا خۆدیت کاکە ئەو حکوومەتەی ما ئەو خۆشت باست کرد نەجێی هەیە نە شعور منتەهین بەڵچە ناکرێ بەو جوملانە کۆتایی پێبێتن کاگرزگە بابا عرضی برای خۆم بکەم بۆی لە مەزوری من تێبگەی بەرامبەر بە حکوومەتی خۆمان میدانی خۆمان
ئێمە من هیچ تعریفێکی دەستوری نییە بۆ ئەم جۆرە حکوومەتانە. من نازانم نە پەرلەمان نا قەزا نا مەجلیسی تەنفیزی هەمووی لە سیاقێکی دەستوری وایە نییە خۆ مەفروزە ئێستا کە حکوومەت کارەکانی خۆیش ناکات یا مظاهرات ئێستا مەسەلەن مدیری تەربیە کە ئەبینێت مامۆستاکانی بەو جۆرە تا ماڵێک خۆ عەلەقل مدیری تەربیە بێ ئیستیقالە بکە، عەلەقل وەزیری تەربیە بێ ئیستیقالە بکە. بەڵام بابەتەکە شێوە کەچی دوێنێ هەڕەشەی لە خەڵک کردووە لاولێر بڕوا بکە یعنی ئەوە کەچی بڕوا بکە کاک ڕزگار من دەقیقم لەوەی یارمەتی هەندێک لەو زمان پیسانەی سوسیال میدیا دەدات کەوانەی بەشان و باڵی مەسرور بارزانی هەڵدەدەن یعنی وەزیری پەروەردە نمونەی هەرە باڵایە نمونەی هەرە میهرەبانیە دەیان فەزاعەتی هەیە و لەگەر ئەوەی 4 مانگە مامۆستا موچەی وەرناگری هیچ ناکە و مامۆستایەک لە هەولێرێ لە ناو بردرە مامۆستا جیهان قسەی نەبوو مەڵێ هەر مامۆستا بەشێکە لەوە وایە مامۆستا هەر ئەوەندەیە وشیار لە هەمووان زیاتر هاتینە سەزا دەگەنەوە مشکلەی هەموو خەڵکە ئەگەناوە بەس کاک ڕزگارەزانی چیە بڕوا بکە ئەو خەڵکە وێرانە ئەبێ حدودێک لە ئەو حکوومەتەدا بێندرێتن ئەوە بەشەکە لە خەبات خۆ پێشمەرگەش کە تەقبتۆقی دەکرد سەدام نەدەڕووخە بەڵام تۆ تەنجی پێ هەڵدەچنی تۆ فشاری لێ دەکەی شێوازەکی مەدەنیە نەک ئەو حکوومەتە هەرچی ویست و بیستە سەرێ و وەکو هەموو جارەکانی کرد بە هەر بستنە سەزادا بڵێ هەڵپەڕنەوەکی مەسعود بارزانی یعنی ئەبێ لە شوێنێک ئەگەر خەڵک هەموو لەگەریان بستە سەجادەی ببوونە کاک ڕزگار با ڕووبەڕوو یعنی ئەتۆ ئەو کۆنگرێت کردە وایە نییە ڕۆژێک بەلای کەم ئێوە ئەو پیاو کەسایەتیانەی سلێمانی ڕۆژێک هەمووتان بە پێش پیشاندەرانی مامۆستایان کۆنگرەیەکی وەتان کردبە داوەتانە دەسەڵات بکردبە هەتا کەنجی جێ لە خەڵک ڕناگری بنمونە ئەو کاتە بێعیش بوو ئەگە جارەش بڵێ بابە لەو مامۆستایان بەس ئەنگۆ حزورتان لە هیچ خۆ پیشاندانەک نییە یەکەم جار هەمومان شۆکمان بەشدار بووی لەو 4 مانگەی بەشدار لەگەریان هینی بکە بگەڕێرە بۆ سجلاتی پێشویان بزانە بە خێرهاتنی حاکم ڕزگارەکەین هاتۆ بۆ ناومان ڕۆژێکی باراناوی زۆر باراناوی ناخۆش دەستان خۆش بێ ئەوە ئەرچی هەموو کەسایەتیەکە ئەوە نابینێت مامۆستاوە نابینێت ئاخر ئەزیشم بەوە نێببینێت بڕوا دەبێشم بەوە نەبینێت بەڵێ بڕوا دەبێت لە هەموو مەحفەلێکە من ئێستا لە هین حتا کە لە ڕووی قانونیەوە کە باسی سزاکان کرا ئەو دوێن لە شوێنی پرسی وتم ناخ سزا ناکرێت بێت چکە سزا وەختێکە بێت لە وەزەفێکی طبیعیە بێ ئەوە بکرێت بەڵام سزا لەم جۆرە حاڵەتە ئیستیسناییاتانە کە ئەرک و کە ماف بە یەکەوە بەرامبەرن نەدرا مافەکە ناتوانێت تۆ داوای ئەرکشی بێت ئەمە بابەتی قانونی ئەخلاقیشە لە بەردەمی محکمەیەکی تری ئیداریە بەیانی بە نەوەیەکی کار ڕایشەکە و حاکمێکی تر کە یعنی کاک ڕزگار بارە ئەو پرسیارەش لێ بکەم بەڕێی تۆ غێر قانونیە ینی یاسایی نییە هەر هیچ مامۆستایەک سزا بدرێتن هیچ بەندێک نییە بەڵێ ئەگەر بە مجەڕەدی سەیری نەسێکی وشکی مردوو بکەی ئەتوانی بەڵام نەسی قانون نابێ بە مردووی و بە وشکی تەماشای بکەیت ئەبێ بە ئەخلاقەوە تەماشای بکەیت فەلسفەی ئەو نەسە چییە ئەو ردع اجتماعية أو سبب اجتماعي كلتشكي أو نصوية شيا وأما سزا بيكي كدري بموظف كدري إخلال كاب عمدن بواجبات خوي بلام كابرايك كناچارك ليك دسي لا إيشكا بزور دسي لا إيشكا دور أخريتوا أما أخلاقي نيس زي بدي ما تقال بعض بابتك هي يعني من براسي لو ديوي شتانوا وحياء سما مساكن جابات لباتي اوي باش شكام كده باغا مساكن بيو تاكا كايما من زور بي خوش خوانه قال هذا بردوام بالنسروي خويان بلي بلام نزول لو ترساوم امانه بشكيشان لبركا اشنو بو خندنك ولولا شوو ببي مكتبي شنو جوروا اي باشا يعني لخلقي كل سان ايما بو ماوي اوندا امرو او مظاهره كشمان كيف خويا نايكن هل مظاهره كابيانتا انا بايكوت ماشكان بو ماي مانجك بلام ابي امس مطلب من بوجي بجيبكن
ئەگەر نەیان کرد ئێمە دووبارە بایکۆت دەست پێەکەینەوە ئەمە ناکرا ئەوە ئەزانین چێ کاک ڕزگار ئەوە دەکرێت لەگەر ئەوانەی سەرپەرشتی خۆپیشاندانەکان گفتوگۆ بکرێ بەڵام نایکەنەوە جواب نادەنەوە ئەوانە بێ بە حکمەتیانە بێ مامۆستا بێ حکمەتیە بەس ئەو خەڵکیش بڕوات هەبێ کاقار بۆی ئەمە نهێنیەکە بە تۆی ئەڵێم بەخوا بۆ بڵاوکردنەوەی نهێنی نییە کاک ڕزگار نازانم جە تۆ کەیفی خۆتە بەس مەقسەدم ئەوەیە یەکێک لە ئەسبابەکانی بۆ مالوەجی مامۆستایانە نەک لەبەر ئەوەی خوا نەخواستە سبەینێ بە زۆر وەڵا واردە کاک ڕزگار ئەبێ ئێمە دەزانین واردە وە کۆمو خۆپیشاندانەکانی کە بە زەبروزەن کۆتاییان پێبێنن تۆ سیرکە ئەوان ئازادن لە مزاهرەیان لە بایکۆتیان لاشیە ئەمە لە بابی ڕەئیەکە ئەم ڕەئیە ملزم نییە بۆ کەس ومن بە سەڵوێستە کاک ڕزگار یعنی هەمومان شۆک دایگرتین کە بە ڕێز تێدا بخۆوانی تریش بەس هەڵوێستە کاک ڕزگار هەڵوێستە یعنی چاوەڕێمان نەدەکرد لە بەڕێزت لە ناو ئەو تیمەدابی نا ئەزانی چیان بەڕێزت هەڵوێستە جوانتی نابوو بەڵێ بەڵێ من ینی چیم کردووە ئێمە لە شوێنەکە نیدایەکمان داواکەین طبعا سێ وەزارەتی تربیە کتابێکیان دەرکرد بوو دووسێ فەقەرە بوو من ڕخنم لەو کتابەش گرڵێم ئەمە بڕیار ئەمە شتێکی بەتاڵیە دیکەن بە بڕیار ئەمانە ئێمە لە پێشەوەی قسە لەسەر شکاندنی بایکۆتکردن قسەمان لەسەر ئەوانە کردوڵێ ئەمە پێ بە بڕیار بۆ دامەزراندنی ئەو محازرەکان و ئەوانەی کە گرێبەستن و محازرەکانیش دووبارە دابمەزرێنێت ئەمە یەکێکە لە تەڵەباتەکانی خۆیان هی مامۆستایان کە داوایان کردووە ئەم شتا ئێمە ئەبێ ئیشی لەسەر بکەین یا ئەوە تا ئێمە کاکە قارجان تۆ ئەتوانی یا بە زۆر ئەم بابەتە ئاکرێت دوو ینی بە کورتی ئەتوانی ئەم شتە ینی لە دوو تەوارا خۆی نان یا ئەوە تا چالاکی مەدەنیە یا ئەوە تا زۆرەکە فەرمووت با زۆر تاقیکەنەوە چالاکی مەدەنیشەوە تاقیکراوە تۆ تاقیجەت بەس ئێمە ئەمانەیە بگەینە نەتیجە ئەم نەتیجەیە ئەوەیە کە زەمەنیش ئەڕوا بەسەر کە زەمانەکە ڕۆی ساڵ دووبارە ئەگەڕێنیتەوە مامۆستا نا بەس ئەزانین تێ کۆمەلگا بەگشتی کاک ڕزگار تخوا یعنی کێشە هەر مناڵی مامۆستانی مناڵی خەڵک نییە کێشە هەموو کۆمەلگایە وەکو گوتمان وانە وە بێتامیش بوو بۆ 4 مانگ و ئەگە پارەش نەبی قەیدی ناکە بۆ خۆ دەزانی هەر بەس بە زەریبەی داوەخۆ وە ژیانی های لایڤی ئەو بەڵێ قادر من زۆر لە ئەلانیەکان و لە جەناب لەوانە باشترە زانم حکوومەتی هەرێم ئەتوانێت ئەم دۆخە بەم جۆرە نەگەیەنێت وایە من باش دەزانم تۆ عیلاقەکە دەبێ ڕێکخەی لەگەڵ بەغدایە بە طریقەیەکی قانونی من باش دەزانم مەسەلەی موازنە باشە بۆچی کوردستان 10 ساڵە من ئەمانم لە تەلەڤیزیۆنەوە وتووە کە قارجە من ئاڵێم لە 10 ساڵە بۆچی هەرێمی کوردستان بودجەی باشە ئێستا قانونێکەیە لە بەغدا کە بێ پارە بنێرێ بۆ ئێرە ئەبێت موازنە و بودجەی کوردستانی بۆ بچێت ئەخ باسی قانونەکەین ئەی پەرلەمانتارەکانی بەغدا ئەی وەزیرەکانی بەغدا نظامێکی قانونی هەیە ئێستا قانونی ئیدارەی مالیە ئەبێت لە چوارچێوەی قانونی ئیدارەی مالیە ئەبێت پارەی هەرێمی کوردستان بنێرێت تۆ خۆتان بەشداریتان کردووە لە دانانی قانونەکە باشە کە ئەو مەجاالت داوە بە حکوومەتی عێراق شروطی هەیە ناردنی پارە نەخۆ ئێمە باش لەوە تێگەین دوای مەسەلەی ئەم هەموو فەسادە کاکە بۆچی ئێمە نازانین ینی باشە هەموو گومرگەکان چێتە وەزارەتی مالیەوە وەڵی کەس بڕوایان پێ ناکە یعنی نەکەرە من کادیری خۆیان بڕوایان پێ ناکە ئەوەندەیان درۆ کردووە بەڵێ فەرقی بینی حاکمێکی مەحکەمەی تەمیز لەگەڵ بەغدا ئەزانی 4 ملیۆن دینارە 4 ملیۆن شتێکیش حاکمێک لە کوردستان لەگەڵ حاکمێک لە مەحکەمەی تەمیزی بەغدا هەردووکی یەک ئیشەکەن ئەزانی 4 دینار و شتێک فەرقێتی ئەزانی یعنی تقاعدێکی حاکمێکی تەمیزی بەغدا 4 ینی بە تقاعدی ملیۆن و شتێکی زیاترە لە حاکمێک کە لە وەزیفایە تەمیزی بەغدا هەموو دەوائیرەکانی وایە ئێستا خەڵک هەمووی قبولێتی بەڵام من قبولم نەکردو خۆم شخصی هەروەکو مەزوەکو هەڵوێستی قانونی هەڵوێستی قانونی پێتەڵێمەوە من لە ساڵ چێنێکە تەقاعد بوو
من كتب باعتراضات كتب الرقي قانوني نا آخر ئەو خەباتەش پیرۆزە مامۆستا خۆ هەمووی غێر ڕاپەڕی نییە بۆ خۆ دەزانی شێوازی ئێستا خۆ مەسەن کوردی باکوور بەشەیان چەچیان هەگرتێ بەس بەشیان لە ناو پەرلەمان خەباتی مەدەنی دەکەن هۆرشیان تێکەڵکێشیەکە وایە نا و ڕەنگبی خەباتە مەدەنیەکە ئەو کاریگەرتر بی خۆ تورکیا پێ ناڕوخێ بەس تەنگە تاو بووە یعنی هەوە زۆر زار حەز دەکەن خەڵک پەنال و توندوتیژی بباتە سەرکوتی بکەن ئێستا مەسەلەن ئەو ناڕەزەت بەرحاڵ کاک ڕزگار ئەم سوپاست دەکەم بەکاتم نەگرم پچر ئەو تەزیل بوو وەکو پێم گوتی بەڵام هەر ئەوەندە بۆ سەرنجەمان هەیە ینی ئەمە بۆ خۆم حەزم دەکرد ئەو مؤتەمەرات لەوێندەر لە ناو خۆپیشاندەران بە بدگوت بە ئەمە پشتگیریتان دەکەین ئەو جەگەر ئەو سەرنجەشت بگوت بایە بەس یعنی خەڵک ئەوەی پێ ناخۆشە کاک ڕزگار کە مێژووی جوانی هەیە باشتی نایە ئەیانی لە بۆم جامەنەم نییە بەس نەدەبا دوێنێ لەو شوێنە بی بەڕاست ئەوە سەرنجی مەشە ئاخر کاک ئەوە ڕائیە وانە ڕێیەکەتان محتەرەمە لای من بەڵام بۆ خۆم وەکو بابەتێکی مەوزوعیانە من بە هەڵەی نازانم ئێمە داوامان کردووە دیتامان لە پەروەردە و زانست کردووە لە دیوێکی یان لە دیوێکیشا داوامان کردو مامۆستایان حەقیان پێ بدرێ بەتەواو ئەمە باشە با هەر بەردەوام بنەوان بە کەیفی خۆیان بکەن نانە ڕەنگی بە شکست کۆتایی پێ وەکو لە فەڕەنساش خۆ نەتیجەی 100% یان نەینە با کەیفی خۆیانەوە وانە بەس من پێم وا بوو بەڵێ پێم وا بوو ئەوان بەدەنگ هەندێ دەنگی مخلیسەوە بێن باشترە چونکە ڕەنگە شتی تری بەدوا بێت هیچی باشتری بەدوا بێت یعنی تۆ بە قووەتەوە بچیتەوە ناو من حەز ناکەم مامۆستا بە لەوازی بچێتەوە قاعەکانی بە هیوای نەگات ئەو دەرەجەی بە هیوای نەگات ئەوە دەگەرە سەر هەمومان پشتگیریان بکەین دەوڵەمەندیان بکەین یعنی بە شێوازمی تۆ دەگەی بۆ ڕێگە نامنیش لەگەڵ دەم ئەو دەسەڵاتە بەس بیر لەسەر کورد دەکاتەوە تاکە ڕێگای ئەوەیە خۆ زورێنەی مامۆستا دەوامەکەن کا قادریان بەسە لە هەموو وڵاتێک معلوماتم هەبوو تۆ سیر کە بە عەرزی برای خۆم کەم شەوێ هەر لێرە حتا لە سلێمانی برادرێک دانیشت بوو ئێمە مەکتەبەکەمان لە پێشا یەک مامۆستاش دەوامی ناکرد ئێستا ئەتوانم هەموو بەو مامۆستانێک کە ئێستا دەوامەکەن ئەتوانم مەکتەبەکە بەڕێوە بەرم بۆی کە ئێستا دەوامە ئێمە بۆچی ئەو یعنی هەر ئەم بابەتە ئەخر ئەو کاتە معنایەک بۆ خۆپیشاندانەکان نامێنێ معنایەک بۆ بایکۆتەکە نامێنێ ئێمە ئەمانەیە معنایەکی هەبێت چونکە خۆی معنا چییە معنا ئەوەیە طبعا لە شوێنانە جەناب دەزانی تۆ لە ئەوروپای من لە ئەوروپا نیم بەڵام ئەم خۆپیشاندانە مەدەنیان لە ڕێگەی نەقاباتەوە کرێت بەشێکەتی مامۆستایان دەوری چیە و لەکوێ مەفروض ئەمە دەیەکەتی مامۆستایان بیکە کاکە بەڵام هیچ نەقابەیەک هەیە لە کوردستانە کاک مامۆستا نەقابەیەک هەیە لە کوردستانە بە معنای نەقابە نەخێر نییە من بۆ نازانم من تعریفی دەستوریم نییە بۆ نەقابە تعریفی دەستوریم نەماوە ئیدارە بۆ هەر بابەتێک لە بابەتەکان ئەبێ جاریبارش ئێمە ناچارین کە ئەمان هێن نەقسە ئەینا وەڵی نەحەزەکەم نا بێمە نەحەزەکەم نەواشی لاتۆ ئینسان لە وڵاتە هیچ شتێک نەڵێ نەچاک و نەخرا نا بە پێچوانەوە کاک ڕزگار وەڵی ژەرچی هەموو ئەو نوخبە مسەقەفەیە پەشیمانم لەوەی کاهینم کاک ڕزگار دەوری نییە بەسەر نابێ ئینسان کۆڵ بدە ئەزانم ئەو دەسەڵاتە کەڕە یعنی بێشعورە بە مانای کەریمە ئەرز و ئاسمان لەبەری دەپاڕێتەوە یاداشتی دەداتێ خەباتی مەدەنی دەگری ئەوانە بەس بیر لە سەرکوت و کڕین دەکەنەوە یعنی هەر دەڵێن ماوە کەولەکرد بۆیە بەڵام هەر ناز بێ ئینسان بێ هیوا بێت چکۆوان ئیش لەسەر بێ هیوایی دەکەن بەڵێ کەم خەڵک بەقەدەر من خەفەت لە وەزعەکە ناخوا چونکە من لە ئاگام لە دەستورەوە ئاگام لە قانونە ئێمە باسی دەسەڵات دەکەین باسی حکوومەت دەکەین حکوومەت و دەسەڵات یعنی خزمەتکاری خەڵک خزمەتکاری ملت وڵات بەڕێوە دەباتن هەر ئەوەیشتی عەقدێکی ئیجتیماعی خەڵک وەکو ڕۆسۆڵێت ئەمانی گرتووە بەکرێ تەنازولی کردووە لە کۆمەڵێ لە ئیراداتی خۆی داوێتە دەست ئەوان ئەڵێکا کە تۆ ئیدارەمان بۆکە بۆ ببڕێت ئەگەر باش ڕۆیشتی ئێمە ئەهلەن وەسەهلەن واجبتە باش نەڕۆیشتی ئێمە لات دەبین باشە دەوەرە بابە کاکە ئێمە ئێستا پەرلەمانێک تا ئێستا یەک وەزیری محاسبە کردو